دوای زیاتر لە 30 ساڵ سۆنی بڕیارەکەیدا گەیمەرانی پلەیستیشن ئەوەندەیان پێ ناخۆشە دەیان هەزار نامەی ناڕەزایی سەدان هەزار کۆمنت تەنانەت لە تۆڕی ئەکە زیاتر لە 100 ملیۆن کەس پۆستەکەی پلەیستیشنی بینیوە کاردانەوەکانی بەرامبەری هەبووە کارەکە گەیشتووەتە ئەوەی هەزاران کەس خۆیان ناونووس کردووە لە وێبسایتی change.org بۆ ئەوەی سۆنی لە بڕیارەکەی پەشیمان بێتەوە جا بڕیارەکەش وەستانی چاپی یاریەکانە لەسەر دسک لە مانجی 2028 جا چی ڕوویدا بۆ ڕوویدا با باسی بکەین من ژیرم بەخێر بێن بۆ 24 پلس سۆنی بە فەرمی چاپکردن و دروستکردنی دیسکی فیزیکاڵی یاریەکانی پلەیستیشن لە مانجی 2028ەوە دەوەستێنێ لە دوای مانجی 2028 هیچ یاریێکی نوێ بە دیسک چاپ ناکرێت تەنیا و تەنیا لە ڕێگەی فرۆژگای ئۆنلاینی پلەیستیشن یاریەکە دەفرۆشێ کۆمپانیای سۆنی لە بلۆگ پۆستێک دەنووسێ دوای مانجی 2028 سەرجەم یاری نوێیەکانی پلەیستیشن بە ئۆنلاین و دیجیتاڵی دەبن تەنانەت گەر لە ناو بۆکسیش بفرۆشێت تەنیا کۆدێکی ئۆنلاینی دەبێ و دیسکی تێدا نابێت چونکە کارگەی بەرهەمێنانی دیسک لەلایەن سۆنیەوە لە ئەوروپا دەوەستێنرێ و دیسک بەرهەم نایە جا نەک تەنیا بۆ یاریە تایبەتەکانی پلەیستیشن بەڵکو بۆ سەرجەم ئەو یاریانی لەسەر پلاتفۆرمی پلەیستیشن بڵاو دەکرێنەوە سۆنی دەڵێ هۆکاری ئەم بڕیارە بۆ خۆی گەیمەران دەگەڕێتەوە کڕیاران نێستە زیاتر یاریەکان بە دیجیتاڵی دەکڕن نەوەکو بە دیسک وەکو جاران سۆنی دەڵێ دەیەوێت بازرگانەکەشیان بە شێوەیەک بێ لەو شوێنەی گەیمەرانی لێ باشترین خزمەتیان بکەن سۆنی دەڵێ ئەو یاریانەی پێش مانجی 2028 بڵاو دەکرێنەوە یان یاریە کۆنەکان پێش مانجی 2028 بڵاو بکرێنەوە دەتوانن لە دوای ئەو بەروارە یاریەکانیان هەرچا بکەن بەڵام وەکو یاری نوێ لە دوای ئەم بەروارە وێژنی دیسکیان نابێت تەنیا بە شێوەی دیجیتاڵی بڵاو دەکرێنەوە جام بڕیارە چرکەساتێکی گرنگ و گەورەیە بۆ بازرگانی ڤیدیۆیاریەکان یاریەکان بە شێوەی دیسک بەشێک بووە لە خێزانی پلەیستیشن لە سەردەمی پلەیستیشن یەکەوە واتە لە ساڵی 1994ەوە یاریەکان تەنیا بە دیسک ئەو کات بڵاو دەکرانەوە هەرچەندە گەیمەرانی پلەیستیشن بەم بڕیارە دڵخۆش نین بەڵام ڕاستێکەش ڕەوەیە بەپێی داتاکانی ئۆنلاین بێ پلەیستیشن کە خۆی بڵاوی کردێتەوە دەڵێت زیاتر لە 80% یاریەکان بە شێوەی دیجیتاڵی دەفرۆشن تەنیا 20% بە شێوەی فیزیکاڵە و یەکێک لە گەورەترین یاریەکانی مێژووی ئەم بازرگانیە کە GTA 6 تەنیا بە شێوەی دیجیتاڵی بڵاو دەکرێتەوە تەنانەت وێژنی فیزیکاڵەکەشی دیسکی لەگەڵ نییە تەنیا کۆدێکە ئەوش بە دیجیتاڵی یاریەکە پێدەدا جا مادام زۆرینەی گەیمەران بە دیجیتاڵی یاریەکان دەکڕن بۆچی لەم بڕیارە گەیمەران نیگەرانە هۆکارەکەش قۆڕخکاریە کاتێک تۆ دیسکی یاریەک دەکڕی دەتوانیت بیدەیتە هاوڕێیەکەت یان بیفرۆشیتەوە یان بۆ تا هەتایە لای خۆت هەڵی بگری هەر کار دەکات بەڵام بە شێوەی دیجیتاڵی تۆ ناتوانانی ئەم کارە بکە ناتوانانی بیدەیتە هاوڕێیەکەت ناتوانانی بیفرۆشی جگە لەوەش کاتێک تەنیا پلەیستیشن لە ڕێگەی فرۆشگەی خۆی یاریەکان دەفرۆشێ بگمان کۆنتترۆلی تەواوی نرخ لە داشکان تەمەنی بەهای یاریەکە دەکەن هەرچەندە دیسک لە یاریەکان بگمان بەردەوام نرخیان هەرزانتر دەبێت لە بازار کۆنتترۆل دەکرێت نەک تەنیا پلەیستیشن خۆی کۆنتترۆلی بکە و بازاری ڤیدیۆگەیم لە دوکانەکان بەهۆی ئەم بڕیارە کۆتاییان پێدی واتە ئەو دوکانانەی کە تەنیا کۆپی یاریەکان دەفرۆشن بە دیسک نمونە ئەوەی لە بازاری نیشتیمانی هەولێر هەیە زۆرینەیان کۆتاییان پێدێت چونکە یاریەکان چی دیکە چاپ ناکرێن و گەیمەران ڕاستەوخۆ لە فرۆشگای خۆیان نمونە وەکو پلەیستیشن دەیکڕا داهاتوێکی زۆر جیاواز چاوەڕێی بازرگانی ڤیدیۆگەیمە ئەم بەزمە لە دنیا سینەمامان بینی کە فیلمەکان لە ڕێگەی ستریمینگەوە ئێستا بڵاو دەکرێنەوە زۆر بەکەمی بە دیڤیدی و بڵوڕێی دەفرۆشێن و دەکردرێن زۆرینەی کات فیلمەکان لە تۆڕەکانی ستریمینگ جاری واشەیە هەر ناژمێنن جاری وایە پارەشت داوە هەر لەتی دەسڕنەوە لەبەرەوەی کۆمپانیای بەرهەمهێن دەیسڕێتەوە واتە بەکارێنەر بە ئۆنلاین نابێتە خاوەنی ئەو کۆپیە وەکو ئەوە نیە تۆ بە دیسک یان بە دیڤیدی یان بە بڵوڕێی هەر کاتێک بتەوێ بۆ خۆ دەتوانی بەکاری بێنی جا لە کۆتایی ڕۆژەکە مەسەلەکە ئەوەیە لە پلەیستیشن 6 تا پلەیستیشنی داهاتوو تەنیا و تەنیا بە دیجیتاڵی یاریەکان بڵاو دەکرێنەوە یاری GTA 6 هێشتا بڵاو نەکراوەتەوە کەچی بە پێی راپۆرتێکی دوکانەکانی ئەوروپا بێ زیاتر لە 3 ملیارد دۆلاری کۆ کردوێتەوە ملیارێک دۆلاری ژۆک و قازانج گەڕاوەتەوە کۆمپانیا یاری GTA 6 کە بڕیارە لە 4 مانجی داهاتوو لە مانجی 11 بڵاو بکرێتەوە لە ئێستاوە پێشبینی دەکرێت 39 ملیۆن کۆپی لە یاریەکە بە شێوەی پری ئۆردەر فرۆشرابێت جا ئەو پارەی بۆ کۆمپانیا گەڕاوەتەوە دەڵێن زیاتر لە 3 ملیارد دلار دەڵێن 1 ملیارد دلار چونکە هەندێک لە فرۆشگەکان پارەکە بە کۆمپانیا دەگەڕێنەوە هەندێک تا ساتی بڵاوبوونەوەی نایگەڕێنەوە بەپێی راپۆرتێکی وێبسایتی ستۆک ئەنالیتیک فرنج بێ ڕۆکستار 3 ملیارد دلار لە کڕینی پێشوەختەی یاری GTA 6 کۆ کردێتەوە و ملیارێک دلاریشی تەنیا لە کاژمێری سەرەتای بەردەستبوونی لە فرۆشگەکان وەرگرتووە
و ئەوەش لەبیر مەکەن یاریەکە هێشتا چوار مانجی ماوە بڵاو بکرێتەوە اینجا ئەو داهاتەشی کۆ کردێتەوە جا بێگومان یاری GTA 6 یارێکی زەبەلاحە ڕۆکستار زیاتر لە 13 ساڵە خەریکی بەرهەمێنانی یاریەکەیە پێشبینیەکان وان یاریەکە 2 میلیارد دلار تێچووی بەرهەمێنانی بێ کە دەیکاتە گرنگترین بەرهەمی تەرفیهی لە مێژوودا بەرەمات بێ هەندێک دەڵێن 1.5 میلیارد دلاری تێچوان دەڵێن 2 میلیارد هەرچۆ نەبێت ڕۆکستار کۆمپانیایکی چاپکەری پارەیە بۆ تێکتوو بەهۆی یاری GTA یاری ڕابردوو ڕۆکستار کە GTA 5 بوو توانی زیاتر لە 8 میلیارد دلار کۆکاتەوە کە ئەمەش هەر دەیکاتە یەکێک لە پڕداهاترین بەرهەمە تەکنۆلۆژیەکان لە مێژوودا نمونە پڕداهاترین فیلمی مێژوو نەیانتوانیوە داهاتیان زیاتر بکەن لە 3 میلیارد دلار هەمویانە نێوان 2.5 بۆ 2.9 میلیارد دلار بەڵام ڤیدیۆ یاریی وەکو GTA توانیوێتی ئەم کارە بکە جا هۆکارێکی دیکەش کە ئەم یاریە ئەوەندە داهاتە کۆ دەکاتەوە یاریەکە نرخی دەستپێکی 80 دلارە ڤێژنی دووەمی کە ئۆڵتیمەیتە 100 دلار جا ئەوەی لە ئۆنلاین بینیومە گێمەران زیاتر ڤێژنی 100 دلارەکە دەکڕن جاگەر 10 میلیۆن کەس یاریەکە بکڕن داهاتەکەی دەکاتە نزیکی 7 میلیۆن دلار چونکە 30% داهاتی فرۆشگاکە بۆ پلەیستیشن و Xbox دەگەڕێتەوە کە یاریەکە لە فرۆشگەکانی ئەوان بەردەست دەبێت چیرۆکی یاریەکەش توانجێکە لەسەر سەردەمی ئێستای سوشال میدیا بە دوو کارکتریش یاریەکە دەکەی یەکێکیان ناوی جیسن دەبێت چیان لوسیا بێکەوە لە یاسا ڕادەکەن لە دەرەوە یاسا دایانەوێ زەنگین بن و هەردووچیان لەسەر چیرۆکێکی ڕاستەقینەی ئەمریکی دروستکراون دوانەیەکی خۆشەویست خەریکی شکاردنی یاسا بوونە لە سەدەی ڕابردوو لە ئەمریکا بە ناوی چیرۆکی بۆنی ئەنکلاید بەناوبانگ بڕیارە یاریەکە لە مانجی 11 ئەم ساڵ لەسەر چاوای پلتفۆرمەکان بڵاو بکرێتەوە سبەی دووشەممە و لەوانەیە یەکێ بێت لە تاریکترین ڕۆژەکان لە دنیای تەکنەلۆژیا ڤیدیۆ گەیم چونکە پێشبینیەکان وان مایکرۆسۆفت هەزاران کارمەند لە Xbox دەربکە و چەندین ستودیۆی بەناوبانجی Xboxیش بێگزاری دابخات تەنانەت چەند کارمەندێکی Xbox دەنووسن دووشەممەی خوێناوی بەڕێوەیە چەندین راپۆرتی جیاوازی بلومبرگ وبسایتی The Verge لەم هەفتەیە لەسەر ئەم چیرۆکەی مایکرۆسۆفت بڵاوکراونەتەوە کە مایکرۆسۆفت ئامادەکاری بۆ دەرکردنی هەزاران کارمەندی خۆی دەکات چەند ستودیۆیەکیش دادەخە لە 6 مانجی 7 وەتە بەیانی ڕێک پێش کۆتایی هاتنی چارەجی ئابووری ئەم ساڵی خۆی جا لیستی ناوی ئەو ستودیوانەی کە لە مەترسیدان دابخرێن لەوانەیە بەهێزترین و سەرکەوتوترین یاریەکانی Xboxیان لە ڕووی ژمارەی بەرزی ڕەخنەگرانەوە بەدەستێناوێت ستودیۆیەکی وەکو نینجا تیوری کە یاریەکانی هێڵبڵی دروست دەکات دەبل فایند ئەو تیمەی سایکۆناسی دروست دەکرد کە یاری ساڵی منیش بوو کمپلژن گەیمز ئەندێد لابس کە خەریکی دروستکردنی یاری ستێت ئۆف دیکەی 3 میلیۆنان کەس چاوەڕێ ستودیۆی ئارکەینی فەڕەنسی کە خەریکی یاری بڵیدن و میلیۆنان کەس چاوەڕێ بڵاو بکرێتەوە جا بەشێک لەو ستودیۆیانی ئێستا لە گفتوگۆدان لەگەڵ مایکرۆسۆفت کە دانەخرێن یان خۆیان بکڕنەوە یان لەگەڵ کۆمپانیایکی دیکە ڕێککەون بۆ ئەوی بیان کرێتەوە بەڵام تاوەکو ئێستا دیار نییە چی ڕوودەدا بە کامە ستودیۆ دەتوانێت لە ژیاندا بمێنێتەوە جام ڕووداوە هەروە لە خۆڕە ڕوونادا ئەمە هەنگاوێکی دیکەی مایکرۆسۆفتە بۆ کەمکردنەوە دەرکردن یاخود داخستنی ستودیۆ دەرکردنی کارمەندەکانی Xbox کە هەزارانن چەند هەزارێکیان لە ماوەی چەند ساڵی ڕابردوو دەرکردووە چەندین ستودیۆی بەناوبانجی خۆیان وەکو ستودیۆی تانگۆ گەیمز و ئارکینۆستنیان داخستووە بە هۆکاری ئەوەی سەرۆکی Xbox دەڵێت لە 2020ەوە زیاتر لە 20 میلیارد دلاریان لە Xbox خرج کردووە کەسی تاوەکو ئێستا نەیانتوانیوە ملیارێک دلار وەکو قازانج بگەڕێنەوە کۆمپانیا داهاتیان تەنیا 3% لە چاو ئەو پارەی خەرجی دەکەن دەگەڕێتەوە بۆیە ناچارن پێداچوونەوە بە خەرجەکانیان بکەن سەرڕای ئەوەش تەنیا لە ماوەی 15 مانجی ڕابردوو Xbox 3000 نرخی Xboxی گرانتر کردووە ئێستا نرخی سیریس X ستاندارد 800 دلارە کە لە 2020 نرخەکەی 500 دلار بوو مایکرۆسۆفت بە شێوەیەکی فەرمی ئاشای نەکردووە سبەی دووشەممە چی ڕوودەدا بەڵام بەگوێرە راپۆرتەکان بێ داهاتووی براندی Xbox لە دووشەممەی خوێناویەوە لەوانەیە بۆ یەکجاری بگۆڕدرێت جا بێگومان لاڵقەی داهاتووی 24+ بۆتان باز دەکەم چی ڕوویدا چێ ماوەتەوە بۆ کوێش دەکراوە هێشتا چەند مانگێک ماوە آیفۆن 8 بڵاو بکرێتەوە بەڵام لە ئۆنلاین دزەی پێکرا و ڤیدیۆیەکان ڕاستین و ئەمە یەکێ دەبێت لەو آیفۆنە نوێیانی ئەم ساڵ کە بە ڕەنگێکی سلڤەری تۆخ بەدیار دەکەوێت لە ڕووی دیزاینەوە ڕێک دیزایانی آیفۆن 7 پرۆ ماکسە ڤیدیۆیەک لە ئۆنلاین دزەی پێکرا تاقیکردنەوەی بربوونەوە و بەرگەگرتنی آیفۆن 7 پرۆ ماکسە لەلایەن ئەپڵەوە ئەنجام دراوە ئەم ڤیدیۆیە لە چین دزەی پێکراوە جاگەر سەیری بکەیت آیفۆنێکی دیپ سپیس گڕی دەبینین کە هەوادارانی تۆزەی نیگەرانن چونکە دەڵێن ئەم ساڵش گۆڕانکاری گەورە لە دیزایانی آیفۆن 8 پرۆ ماکس نابین لەوانەش هۆکارەکەی بۆ ئەوە بێ ئەپڵ ئەم ساڵ زیاتر فۆکسی لەسەر آیفۆنە نوشتاوەکەیە کە آیفۆنە نوێیەکەیە و دەنگۆ هێ ناوی ئۆڵترا بێ لە ناوەڕاست دەکرێتەوە وەکو گەلاکسی فۆلت و
و دەبێتە ئایپادێکی بچووک بەداخراویش مۆبایلە. راپۆرتەکان وان ئەپل بای 630 گیگابایت داتای لە کارگەیەکی چینەوە دزرابێ ئێستا ئەو فایلانە کە دژراون لە داڕک وێب بازرگانی پێوە دەکرێت ئەمەش یەکێکە لە نمونونەکە. هەرچەندە ئەپل بۆ چەند ڕۆژێک ویستی ئەم ڤیددیو وێنانە لە ئۆنلاین بستڕێتەوە چەند کەسێکی سزا داوە بەڵام ئەوەندە زۆر بڵاوکرانەوە ئێستا ئەپل وازی هێناوە ئەمەش دەرخەری ئەوەیە کە بڵێ ئەم ڤیددیوە و ئەم وێنانە ڕاستین و شێوەی ئایفۆنی داهاتوون. جا چی گۆدراوە یاخود چی دەگۆدرێ گەسێری دیزینەکەی بکەین ڕێک دیزانی ئایفۆن هەفتەیە و لەوانەیە ڕەنگەکەی تۆزێک تۆختر بێ بەڵام گۆڕانکاریەکان لەوانەیە وەکو پارساڵ بن زیاتر کامێرا و پاتری لەگەڵ ژیری دەستکرد نەوەکو دیزینوشت بگۆڕێ و ڕەنگە نوێیەکەش بەپی دەنگۆیەکان بێ ئەمە نییە بەڵکو قاوەیەکی تۆخە یاخود سوورێکی ماڕۆنی بەڵام ئەم ساڵ بەکارهێنانی ئایفۆن زیاتر چاوەڕوانی مۆبایلە نوێیەکەن کە نوشتاوەیە ئەپڵ یەکەم جارە مۆبایلێکی نوشتاوە دروست بکە بەڵام چاوەڕێشتی هەرزانە بن ئەمە هەرزان نابێت نرخی پێشبینی کرا و $50 بۆ $200 گرانتر لە ئایفۆنی ڕابردوو هەرچەندە ئایفۆن 18 پرۆماکس پێشبین دەکرێت $200 گرانتر بێت لە چاو نرخی ئایفۆن 17 پرۆماکس واتە نرخی دەستپێک لەوانەیە 13 بۆ 14 وەرەقە دلار بێت. کەی ئەم ئایفۆنانە دەبینین بڕیارە لە مانجی نوێی ئەم ساڵ وەکو ساڵانی ڕابردوو ئەپڵ لە ئیڤنتێکی تایبەت بەرهەمە نوێیەکانی ئاشکرا بکە. قەتکردن هەڵگرتنی شتومەچی ناوماڵ لەوانەیە چی دیکە خانمان نیکەن گەربێت و $7,900 بە ڕۆبۆتێک بدەن و مانگانەش $500 بدەن ڕۆژانە ناو ماڵەکە دەسوڕێتەوە هەرچی خاولیە جلوبەرگە پەڕۆکە شتومەکە کۆیان دەکاتەوە لە جرشۆرەکە داهشووە دواتر وشتیان دەکاتەوە لە شوێنی خۆیان بە قەتکراوی دایاندنێتەوە. کۆمپانیایەک بە ناوی ویڤ ڕۆبۆت یەکەم ڕۆبۆتی خۆیان بە ناوی ئایزک وان بڵاو دەکەنەوە. ڕۆبێتێکی ماڵەوەیە و کارە بێزارکەرەکە دەکە کە لەوانێت 99% ئافرەت و پیاوان لە ماڵەوە ڕقیان لێبێتەوە ئەنجام بدەن بەڵام بۆ ئەم ڕۆبۆتە 80 وەرەقەیە و $500 کرێمانگانەیە لەوانێت شتێکی یاسایی بێت چونکە بۆ ئەو دروست کراوە. ئەم ڕۆبۆتە هەڵدەستێ بە کۆکردنەوەی جلوبەرگە پیسەکانی ناوماڵ خاولی شتومەک هەمیان دەشووە وشیان دەکاتەوە هەڵیان دەواسێ دواتریش قەدیان دەکاتەوە شوێنی خۆی ڕۆژانە سیسەمەکان پاک دەکاتەوە و قەدیان دەکاتەوە ڕێکیان دەخات ڕەفەکان چاک دەکا پاچیان دەکاتەوە هەرچی کاری ناوماڵ لە پاکردنەوە ئەم ڕۆبۆتە بۆتی دەکات و لەسەر چەند تایەک دەسوڕێ دوو دەستی ڕۆبۆتی هەیە وا دیزاینش کراوە لە ماڵەکە دەسوڕێتەوە وەکو فیلمێکی خەیاڵ زانستی دەتوانی وەکو کرێکارێک خزمەتگوزارێک کارەکانت بۆ بکە. نرخی چەند دەبێ هەرزان نییە $7,900 پێشوەختە دەدەیت مانگانش کرێکی $449 هەیە کە دەبێت مانگانە بەخزمزاریەکان بدێت. ئەم ڕۆبۆتە سەرەتا لە کالیفۆرنیا ئەمریکا بەردەست دەبێت و بڕیارە لە پاییزی ئەم ساڵ وەزبە یەکەمی بەردەست بێن لە 2027 لە تەواوی ئەمریکا بڵاو دەکرێتەوە. جا ئایزک وان تەواو خۆکار و سربەخۆنیە هەموو کارێکی پێ ناکرێت یان کەسەری تێک دەچێت دەبێت کارمەندێکی کۆمپانیا بە شێوەیەکی ریمۆت لە کۆمپانیاوە داخڵی سیستمەکەی بێ هاوکاری بکە تاوەکو هەڵە نەکە بۆیش مانگانە داوای $450 تاوەکو $500 لە بەکارهێنەر دەکەن. هەفتا وەرەقەیەکەش دابینجە داوات. هەرچەندە ئەم ڕۆبۆتە هاوشێوەی زۆرە بێگومان نرخی لە زۆرینیان گرانترە نمونە ڕۆبۆتێکی چینی هەیە کە شێوەی سارەتری هەیە بە ناوی وەنشی نیۆ دەتوانێت هەمان کار بکە بە نیوەی نرخی ئەم ڕۆبۆتە هەمان شتر لە بۆ دەکات. جا بەڕاستی سەرکەوتوو دەبێت یاخود تەنیا خوداپێداوەکان و دەوڵەمەندەکانی هۆلیوود لە کالیفۆرنیا دەیانەوێت لە مانکانی داهاتوو بەکاری بێنن هێشتا نازانین تەنیا دەزانین کە کۆمپانیەکە لەو کاتە دەمێنێتەوە یانیش وەکو بیرۆکەیەک لە ئۆنلاین وەکو یادگاری دەمێنێتەوە. زانایان دەڵێن شتێکیان دروست کردووە تاوەکو ئێستا هیچ مرۆڤێک نەیتوانیوە نزیکشی بکەوێتەوە ئەویش دروستکردنی یەکەم خانەی زیندووە لە سفرەوە لە مێژوودا. تیمێک لە زانکۆی مینسۆتای ئەمریکا لەلایەن بایۆلۆجیستێک بە ناوی کەیت ئەدماڵا دەنووسێ هەنگاو بە هەنگاو پارچە بە پارچە خانەیەکی زیندویان لە چەند پێکاتەیەکی کیمیایی دروست کردووە کە خانە نوێیەکە بۆیش پێی دەڵێن زیندوو ئەم خانەی دەتوانێت بخوە گەورە بێ و زیاد کە هاوشێوەی خانەی زیندوی ڕاستەقینە مامەڵی لەگەڵ دەکەن. لە ئۆنلاین ناوێن لە ناوە سپەتسێڵ ناوێک لە سپەتنیک وەرگیراوە کە ناوی یەکەم سەتەلایت بوو نێردرایە بۆ شایی ئاسمان. زانایان دەڵێن لە شتێک با زۆر ڕوون و ڕاشکاو بین ئەم خانەیە لە 200 گردی لە پێکاتوە کە لە خانەیەکی ڕاستەقینە ملیارێک دانە گردی لە پێکدن هەرچەندە ئەم خانەی ئەوان دروستیان کردووە هێشتا نابێتی بتوانێت ڕکابەری خانەی زیندوو ڕاستەقینە بکە ئەوەی خۆیان بە کۆپێکی خراو ناودەنێن بەڵام بۆیش پێی دەڵێن زیندوو چونکە دەتوانێت بخوا گەشە بکە زیاد بکە. هەرچەندە ئەم هەواڵە لە ئۆنلاین کاردانەوەی جیاوازی لێکەوتەوە نمونە کەسانی ئاینی لە جیهان دژایەتێکی گەورەیان کرد دەڵێن سەر لەباری درۆیە و ڕاز نییە تەنانەت
زانای بەناوبانجیش دەڵێن بەمە ناگوترێ خانەی زیندوو بەڵام لە کۆمەلگەی زانستی بەگشتی پێشوازێکی گەورە لەم هەنگاوە کراوە کە نەک تەنیا بۆ دروستکردنی ژیان بەڵکو بۆ گەشەپێدان بە ئەندامەکانی مرۆڤدات و تاوەکو کەسێکی نەخۆش کەوت بە ئاسانی بتوان ئەندامێکی نوێی بۆ دروست بکەن بۆی بگۆڕن کە ئەمەش خەونە گەورەکەی زانایانە و پزیشکانە لە کۆمەڵگەی زانستی ئەم تیمەی ئەم کاریان کردووە ئێستا بەهۆی ناوبانجیان ڕێککەوتنی گەوریان ئەنجامداوە لە کۆمپانیاکەیان کاریان بەدەستێنەوە دەڵێن بەڵێن بێ بەردەوام بن لە لێکۆڵینەوە و توێژینەوەکان بەمبەستی ئەوەی بتوانن زیاتر پەرە بە خانەنوەیەکە بدەن بۆ ئەوەی ژیانی مرۆڤەکان لە داهاتوو ئاسانتر بکەن. سایقە کۆنەکان هەر دەڵێن گێرعادی باشترە لە چاو گێڕ ئۆتۆماتیک جا ئێستا زانایانیش هەمان قسە دەکەن دەڵێ لۆ دەماغت باشترە. لێکۆڵینەوەیکی نوێ لە ژاپۆن لەلایەن چەند زانایکی بەناوبانگ یەک لەوانە ڕوتیا کاواشیما دەیسەلمێنێ لێخوڕنی ئۆتۆمبیل بە گێڕعادی چالاکیەکانی دەماغی مرۆڤ زیاتر دەکات. چالاکی بەشی یادگاری میمۆری سەرنجدان و فۆکس لەگەڵ بڕیاردان زۆر باشتر و چالاکتر دەکەن لەوەی گێڕ ئۆتۆماتیک لێخوڕی. واتە زانایە دەڵێ بە گێڕعادی ئۆتۆمبیل لێ بخوڕی مێشکت چالاکتر دەبێت کەمتر شت لە بیر دەکەی و تەرکیزت باشتر دەبێت. کاتێ بڕیار دەدەی ئاسانتر بڕیارەکانت دەدەیت چونکە لە کاتی گۆڕین بێ ئەوەی بیری لێ بکەیتەوە تۆ وەرزش بە مێشکت دەکەی. هۆکاری سەرەکیش بۆ مەڵتی تاسکینگ دەگەڕێتەوە واتە ئەنجامدانی چەند کارێک لێک کاتدا بێ ئەوەی بیری لێ بکەیتەوە مێشکت چالاکتر دەبێت. کاتێ هەر گێڕێک دەگۆڕی جگە لە گۆڕینی گێڕەکە دەبێت کلادیش بکەیت ئەمەش وەرزشکردنە بە مێشکت بە تایبەتیش وەستان خێرایی ترافیک هەموو لێک کاتدا وەرشێکی باشە دەماغت ڕۆژانە ئەنجامی دەدا. جا ئەم بابەتە بۆ ژاپۆنیەکان هەر زۆر باشە چونکە ئەوان خاوەنی زۆرترین ژمارەی دانیشتوانی پیرن لە تەواوی جیهان کە حکوومەت و توێژینەوە زانستەکان بەردەوام لە دوو ئەوەن چۆن مێشتی ئەهەمە پیرە بە تەندروستی بهێڵنەوە. گەورەترین کێشەی ژاپۆنیەکان ئەوەیە چۆن بتوانن پیرەکان ون نەبن ماڵی خۆیان بەبیر بێتەوە. جا ئەمەشتێکی باشە بەڵام کێشەیەکی هەیە ئۆتۆمبیلی گەرعادی لە کەمبوونەوەیە ئێستا دانەدانەماوە هەر هەمووی بۆتە ئۆتۆماتیک تەنانەت لە توێژینەوەی کاتوە تەنیا 1% فرۆشی ئۆتۆمبیل لە ژاپۆن ئۆتۆمبیلی گەرعادی نوێ گەر هەر هەمووی ئۆتۆماتیکە. جا ئێستا زانست گەیشتووەتە ئەو ئاستەی بڵێ گێرعادی باشترە بەڵام لە کاتێکدا ئۆتۆمبیلی گەرعادیش دەست ناکەوێت. ساڵی ڕابردوو خوێنمژ و ڤامپایر بوون بەڵام ئەم ساڵ دەرهێنە ڕۆبەرت ئێگەرس پیاوی گورگ وێرولف لەسەر شاشەی سینەماکان پەخش دەکات. یەکەم ترۆگەری فیلمی وێرولف بڵاو کرایەوە لە شەوی مانگی تەواو بڵاو کرایەوە واتە ئاماژەیەک کەوە لە مانگی پڕ و تەواو مرۆڤی گورگ بەدیار دەکرێت. فیلمێکی نوێی دەرهێنەری بەتوانە ڕۆبەرت ئێگەرسە کە پارساڵ فیلمی نۆسفێراتوی بڵاو کردەوە. فیلمێک لەسەر سەدەکانی سێزدەی ئینگلترا پیاوێک تووشی نەخۆشیێک دەبێتە یەکەم خوێنمژ و ڤامپایر لە کاتێکدا ئافرەتێکی خۆش دەوێت ئەویش لەبەر خۆشەویستی ئەو دەوێت بێتە خوێنمژ. جا فیلمە نوێیەکەی ئێگەرس ئەمجار لەسەر بوونەوەرێکی دیکەی ئەفسانەکانی ئەوروپایە کە پیاوی گورگە ئەو پیاوەی لە شەوی مانجی پڕ و تەواو دەبێتە گورگ وەکو ستاف و ئەکتەر ئێگەرس لەگەڵ تەیلەر جۆنسن لیلی ڕۆزدیپ ویلیام دەفۆی دووبارە بەدیار دەکەوێتەوە کە هەمان ستافی فیلمی نۆسفێراتوو بوو لەگەڵ ڕالف ئینسن لە فیلمی دە ویچ. ئێگەرس بە قسەی خۆی دەڵێ هەوڵی داوە سوود لە دەقەڕەسەنە ئەفسانەیەکان وەربگرێت وەکو فیلمەکانی ڕابردوو بیکاتە یەکێک لە تاریکترین فیلمەکانی پیاوی گورگ لە مێژوودا دروستکرا بێت. لەسەر گوندەکانی ئینگلاند لە سەدەکانی ناوەڕاست دەرهێنەرەکە دەڵێ ئەمە تاریکترین دەقی فیلمە تا ئێستا نووسیوێتی. جا ئەگەر سەیری بێگومان دیمەنەکانیش بکەن دەبینن کە فیلمێکی زۆر تاریک و ڕەش و کەئی بوو و پیس و پۆخڵ و ترسناکە شتێک هەوادارانی کە بە منیشەوە زۆرمان بەدڵە. وێرولف بڕیارە لە 25/12 ئەم ساڵ واتە سەرساڵ لە سینەماکان نمایش بکرێت وەکو خۆم کە هەوادارێکی ئەم دەرهێنەرم لێستاوە چاوەڕوانم ئەم فیلمە لە سینەماکان ببین. خۆشەویستان 24 پێشکردن تا هەفتەی داهاتوو کاتژمێر 5 بەخوا گەورتان سپێرم خودتان لەگەڵ.